یەکێتیەی ئیمڕۆ ئەو یەکێتە نییە کە ئێوە لە بیر کات. هەر بەڕاستی ئاوا بوو سەرۆکەکەی منداڵە شەهید پێشمەرگە و خەباتکارەکان کە بربژێری یەکێتی بوون پشتیان لێکراو لە بەرامبەردا ئەوانەی کە کورد نین و نوێنەرایەتی کورد و یەکێتی ناکەن بوونە پەرلەمانتار و لە ژێر فشاردا هێزە تایبەتەکان دەنگیان پێدان. ئەمە بارودۆخی ئێستا یەکێتیە نوێەکەی بافڵ تاڵەبانیە کە ئەوانەی باوکو و باپیریان ساڵانێک خەباتیان لە ڕیزەکانی ئەو حیزبە کرد لە چەند ڕۆژێکدا پشتیان لێکراو لە جێگای ئەواندا کاندیدی ڕێیان کلدانی دۆستە نزیکەکەی بافڵ تاڵەبانی کە تاوەکو ئێستا کوردستان بە شیمالی عێراق ناو دەبات و چەند کەسێکی دیکە لە نمونەی هادی سەلاح و شەنیارەنوەر ئەوانەی ساڵانێکی زۆر دژایەتی ئەو حیزبە و کوڕانی تاڵەبانیان کرد نێردرانە پارلەمان. دوای بڵاوکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن چەندین کاندیدی دیاری یەکێتی بێدەنگیان شکاند و پەیامیان بڵاو کردەوە. لاجان محەممەد عوسمان کاندیدی یەکێتی بوو لەم هەڵبژاردنە لە پڕەی فەرمی خۆی لە فەیسبووک پەیامێکی بڵاو کردەوە و دوای سوپاسی دەنگدەران و باسکردنی خەباتی باوکی نووسیوەتی سەرکردایەتی یەکێتی لە هەولێر لەسەر حسابی دژایەتی ئێمە پاڵپشتی کەسانی بێئەسڵ و فەسڵی کرد کە ئەو کەسانان نەوەی ئەوانان لە زیندانەکانی بەعەس باوکمیان لە کارەبا دەدا گوێیان دەبڕی و نینۆکیان دەردەهێنا. سەرڕای هەموو ئەمانە ئەوەی زۆر نیگەرانیشی کردین متمانەی ئێمە بوو بەرامبەرەوانەی ئێستا سەرکردایەتی یەکێتی دەکەن لە هەولێر کە ڕۆژگارێک بە کاغەزێکی باوکم بوونەتە پێشمەرگە کەچی ئێستا هەوڵی شکاندن و سڕینەوەی ئێمە دەدەن. کاندیدێکی دیکەی یەکێتی کە دوای ئەنجامەکان هاواری لێ ئێستا و قسەی کرد هەورام عەبدولخاڵق هەوێز بوو کە دوای دەرنەچوونی ڕایگەیاند ئەمە دەنگی ڕاستەقینەی من نییە هەر لە ناو یەکێتی فێڵ لە دەنگەکانمان کراوە و دەنگی ئێمە بە کەسانی دیکە دراوە. ناڕەزایەتیەکانی بربژێرانی یەکێتی بەوەندە کۆتایی نەهات. دوای ئەنجامەکان بنەماڵەی شەهید ڕێباز شەهیدی دیاری یەکێتی هاتنە دەنگ و هێرشیان کردە سەر شاڵا و کۆسرەت ڕەسوڵ. ئەمەش دوای دەرنەچوونی محەممەد شەهید ڕێباز کە دواتر ڕێباز شەهید ڕێباز لە فەیسبووکی خۆی پۆستێکی بڵاو کردە و ڕایگەیان لە بەرچاوی خەڵکی پەیکەری شەهید ڕێباز لە بەردەم مەڵبەندی هەولێری یەکێتی لا دەدەین و کێش خۆی بە پیاو دەزانێت با بێت ڕێگری لە ئێمە بکات. ناڕەزایەتیەکانی بربژێرانی یەکێتی تا دێت زیاتر دەبێت. ئەمەش دوایەوەی بربژێری ڕێیان کلدانی و هونەرمەند و کەسانی ناشایستە هەڵبژێردران بۆ پەرلەمان و ئەوانەی کە ساڵانێک خەباتیان بۆ حزبەکە کردبوو پشتگوێ خران و نێردرانە ماڵەوە.